ئێمە ئەم ئۆتۆمبیلەتان پێ دەناسێنین کە زیاترە لەوەی ئۆتۆمبیلێک بێت. ئاریا نمونەی ستایلێکی نوێ و شێوازێکی نوێ و زمانێکی نوێ. خوشکان، برایان، ئەمە نیسان ئاریایە. ئاریا لووتکەی هێزی ئێمەیە. گزارشتی کۆتاییە لە جوڵەیەکی زیرەکی نیسان. ئەم ئۆتۆمبیلە تەنها ئاراستەی ئۆتۆمبیلەکانی داهاتووی نیسانمان بۆ دیاری ناکات، بەڵکو دەبێتە سەر چاوەی ئیلهامیش.